کردن بە پێغەمبەر صلی الله عليه وسلم جائزە واتە بڵێ خوایە لەبەر خاتری پێغەمبەر. طبعا ئێماڵین علەما گوتویانە تەوەسل اتفاقا واتە بە کۆی دەنگ بە سێ شت دروستە. یەکەمیان تەوەسل بە ئەسما و صفاتی خوای پەروەردگار. ئینسان ئەتوانێت تەوەسل بەمانە بکە، خوایە بۆ خاتری قدرەتی خۆت، دەسەڵاتی خۆت، عەزەمەتی خۆت. دووەم، ئینسان تەوەسل بکە بە دوعای پیاوچاک لە ژیانی خۆیە. یعنی بۆ نمونە تۆ کەسێکە بینی ئەستەکەی ئەم پیاوە پیاوێکی بەڕێزە و پیاوێکی چاکە و لەخوا نزیکە، ئەڵی لەبەر خوا دوعای خێرم بۆ بکە. وەکو حەزرەتی ئەبوبەکر و حەزرەتی عومەر بەوەی سیقەرەنیان گوت و پێغەمبەر صلی الله عليه وسلم وصیەتی بۆ کردبوون، فەرمیت ئەگەر ئەم پیاوەتان بینی داوای دوعای خێری لێ بکەن. و پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ خۆی یعنی ڕێگەی بەمەداوە لەبەر و ئینسان تەوەسل بکە بە دوعای پیاوچاک لە ژیانی خۆیە، پێ بڵێ دوعام بۆ بکە. ئەمەش دیسانەوە کارێکی ڕێگە پێدراوە. تەوەسلکردن بە پێغەمبەر جائزە صلی الله عليه وسلم، واتە ئێمە پێغەمبەر صلی الله عليه وسلم بکەین بە ئامرازێک لە بینی خۆمان و خوایە، بڵین خوایە بیکەی بۆ خاتری پێغەمبەر صلی الله عليه وسلم لێمان خۆش بەیە ئەو کارەمان بۆ بکە. طبعا ئەم تەوەسولە بە پێغەمبەر صلی الله عليه وسلم زانایان زۆری زانایان لەگەڵی، واتە شافعیەکان و مالیکیەکان و حەمبەلیەکان لەگەڵ ئەوەن کە ئەمە دروستە. پێداوە بەڵگە بۆ فەرمودەیە دێننەوە کاڵم پیاوێکی نابینا هاتە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم، گوتی یا رسول الله ادعو الله لي ان يعافيني، گوتی دوعا بکە خوا چاوەکانم چاپ کاتەوە. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی بڕۆ دەستێنش بگرە، دواتر دوو ڕکعات بکە و دواتر بڵێ اللهم اني اسالك، خوای پەروەردگار من لێت ئەپاڕێمەوە و داوات لێ ئەکەم و ئەتەوەجه إليك بنبيك محمد نبي الرحمة، و داوات لێ ئەکەم بە خاتری پێغەمبەر صلی الله عليه وسلم پێغەمبەری سۆز و بەزەیی، یا محمد إني قد توجهت بك إلى ربي في حاجتي، ئەی پێغەمبەری خوا من تۆ ئەکەم بە وەسیلە لە بینی خۆم و خوایە بۆ ئەم کارم لتقضى بۆ ئەوەی خوای پەروەردگار بۆ جێبەجێ بکە. اللهم فشفعه فيا، خوایە تکای ئەم پێغەمبەرە بۆ من وەرگرە. ئەم دوعایی فێری ئەم پیاوە کرد. دوعاکە واضحە کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فێریەکە کە تەوەسل بە پێغەمبەر بکە، ئەڵێن کابرا دوعاکەی کرد خوای پەروەردگار چاوەکانی پێدایەوە. ئیمامی سوبوکی لەسەر ئەم بابەتە کۆمەڵێ بەڵگەی زۆر دێنێ لە کتێبی شفاء السقامە في زیارەتی خەیر الئەنام کە شەرعیەت بەم کارە ئەدا و ئەشڵێت یعنی بەوەی کارێکی دروستە و زانایان تقریبا بجمهور ڕێگەیان پێداوە. ئیمامی شەوکانی لە تحفەت الذاکرین دیسانەوە ئەم حەدیثە دێنێتەوە. شەوکانی دواتر ئەڵێ الحديث دليل على جواز التوسل برسول الله صلى الله عليه وسلم إلى الله عز وجل، ئەڵێ ئەم حەدیثە بەڵگەیە لەسەر ئینسان دروستە پێغەمبەر بکا بە واسطە لە بینی خۆی و خوایە و بڵێ خوایە بۆ خاتری پێغەمبەر صلی الله عليه وسلم لێم خۆش